هەربا بۆنێکیان لە دەستانی کچە کوردی سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان ژینا مینی لە ماوەی یەک دو ڕۆژی ڕابردوودا خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان بەردەوام بوون. ئەمڕۆ لە سەرتاسەری ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتنی گشتی ڕاگەیەنراوە سەبارەت بەم مانگرتنەوە بانگەوازەی کە بەشێک لە ڕێکخراوەکان و هەروەها پارتەکان بە داوای بەدەم بانگەوازی ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون لە کرماشانەوە. بەڕێز سیاوەش حەیاتی سکرتێری بەرەی یەکگرتووی کورد لەگەڵم دەبێت، لەگەڵ بەڕێزیان لەم بارەوە زیاتر قسە دەکەم. بەڕێز سیاوەش ئەم کاتت باش. بەرەی یەکگرتووی کورد یەکێک لەو لایەنانە بوو کە بە دەم بانگەوازی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هات. بۆچی لەم کاتەدا مانگرتن و بەو شێوازە وەڵامدانەوە بە باش دەزانن؟ درحقیقت یه مرحله جدید لمبارزه مدنی کردستانی مزانیم نه. من قبلا بیشتر سعی من برای وگرد حکومت تعامل و گفتگو داشتیم را حل مشکلات و پیگیری مطالبات ما ولی ودا خو کم توجه کردید. مسالمه جویانه ترین طریق ممکن مسئله مانگردنه، یه چیز هم قانونیه و هم انسانیه و هم بدون خشونت. به خاطر استقبال کردیم لی حرکت. امیدواریم من که این پیامی ما حکومت پیغام مردم کرد بشنوێت. بەڵێ ئامانجی ئێوە بە دیاریکراوی لەم مانگرتنە چییە؟ پێتان وایە کاریگەری خۆی دەبێت؟ هدف ایمه است پیغام خۆمان و حکومت برسیم و این داخواز خۆمان خیلی جدیتر لە جاران مطرح بکەین. خب تا الان جلو حکومت نیشان داست کمتر توجه کرده، اما خب تا الان جور حرکت سراسری و شیوه ما نیاشتیم نه. خب در مرحله اول این حرکت پیامی میشه که حکومت داخوازی من میشه که این بساط این گشتلک و نام ارشاد هر شنید و بتونی و اعاده حق بکیل این خانواده شهید مانا و مجازات بکیل کسانی که عامل و بانی بیسته. ولی خود چون این قانون دنو جامعه ایران این حرکت را انجام ده و یعنی کاریان بخوان قانونی حساب کن. من داخواز بعدی معنی است که این قانون را عوض بکرید و در نهایت تغییرات لقانون اساسی بده که برابری ژنل وگرد بقیه شهرونده لا تضمین بکرد. بالا پێشوازی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە بانگەوازی مانگرتنی سەرتاسەری چی بووە بە تایبەتی لە کرماشان؟ ئایا خەڵک بەدەم بانگەوازەکەتانەوە هاتن؟ بارودۆخی کرماشان ئێستا چۆنە؟ کرماشان ویژێگە لە خاصە خۆی دەریدی مەسەن انتظار نەیاشتیم لە کرماشان مەسەلەن جور کوردستان جور سنە ولی و باوەڕیمە بەراوردێکی ئیمە کردیمە حدوداً بین حدود 30-40% استقبال کرد زیارەت و ئەڕایمە بیشتر لەو هەدەی بیستە کە انتظار داشتیم. باش هەنگاوەکانی داهاتووتان چی دەبێت؟ ئایا مانگرتن بەردەوام دەبێت یا ڕێگەی دیکە دەگرنە بەر بۆ ناڕەزایەتی دەربڕین بەم جۆرە سیاسەتانەی کە کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە هاوڵاتیانی پێڕەوی دەکات؟ بەستگی و سیاسەتی حکومت دەرێت. ئەگەر دەوڵەت تەوەجۆ داخوازەری ئیمە بکەیت و یەک طریق درست و ئەوش جور ئیمە مسالمە جویانە باید وای ڕێی قەزیقەتەن کوێنین یە ڕێک بود ڕایەکی مشکلاتە یەمەغارێک کەمترەوە ولی خۆ ئەگەر دەوڵەت بتوانێت برخورد خشن و سرکوبگرانه بکه طبیعتا دفاع مشروع یا حق طبیعی تمام قوانین بین المللی و ایدئال انسانی و رسمیت سیاسی. ما امیدواریم من که حکومتی پیام بگیره و نیل جامعه بیشتر و سمت تونتیجی بیشتر. بالا لەگەڵ بانگەوازی کە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاراستی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یانگر لایەنەکانی دیکە و ڕێکخراوەکان لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان یەکگرتوو بەدەم ئەم بانگەوازەوە هاتن. پێتان وایە ئەم هەڵوێستە تا چەندە کاریگەر دەبێت لە هەنگاوەکانی داهاتوو بۆ سەرخستنی ئەو ئامانجانەی کە هاوبەشن لە نێوان هەموو لایەنەکاندا؟ ایمه حرکت نقطه عطف دوری من هم در مقاومت مدنی کردستان و حمله یک ارتباطی که بین کردستان و باقی نقاط ایران ایجاد کرده و یه هماهنگی که بین کردستان و گرد باقی مدیت ایرانی کرده. میدونیم من دانشگاه تهران و بخش شهری که خیلی کردنیش پیشوازی کریاست این حرکت ها. ایمه در مجموع خوشبینی من و قضیه. بەڵێ بەڕێز سیاوەش حەیاتی سکرتێری بەرەی یەکگرتووی کورد زۆر سپاس لە کرماشانەوە لەگەڵمان بووی. منش ممنونم وقتت.